لەسەر ڕێککەوتنی هەولێر و بەغدا و ناردنی 200 ملیار دینارەکە بۆ هەردوو مانگی 11 گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر خەلیل غازی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق. بەڕێزیان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. دکتۆر شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. با بزانین ئەو ڕێککەوتنە چۆن دەبینن ئێوە؟ سڵاوت من بۆ بینەرە بیسەرێت کوردستان 24 دەستپێکێ هیویتکەمدەری فەتێ بدانە من کو هەف خەمیا خۆ دیارکەم بەرامبەر شەهید بوونا پێشمەرگێ پاراستنا ناهێل پارێزگەهادەوەیەکی شەهید ئازاد ئیبراهیمش بەر بوونا مل بەغدا نەشیان ئەرکێ ڕابن. ڕاستی ئەف هاتنا وەفدێ هەرێما حکومەتە هەرێما کوردستانê یەکو بەردەوام تێنە بەغدا دیف منهاجê wizariyê û dîf rêkeftina siyasîya navbeyna ew îtîlafa îdare dewle ya hatiye pêkînan berî du heyva ve hikmet pê hatiye damezrandin hikmeta berêz Mihemed Şîa Sûdanî. Li dîf biryarê Evro Encûmenê Wezîran hatîne danan rastî umêdeka baş bûme peyda diket ku ev hikmetê bişêtin daxwazê gelê Kurdistanê ihtiva eket û bişêtin mafê wayet rasteqîne bidetin. Destxuşiyê wefdê herêm hikmeta Herêma Kurdistanê dike em koşiyayên helva danastandina serketineka baş bînin temî bu arada bi taybet mafên darayî yet xelkê Kurdistanê bi taybet fermanberê Herêma Kurdistanê. بەڵێ دکتۆر هەر گرژی و ئاڵۆزیەک یاخود سەقامگیرێکی سیاسی بێتە ئاراوە چ کاریگەرێکی بەسەر ئەم ڕێککەوتنە و ئەم بەڵێنەی سوودانی دەبێت کە بە هەولێری داوە؟ ڕاستە ئاخر العێراقê rewşa siyasî wesaya cêgirînîne ku sîstema ku hemî an hemî layinê siyasî pêgiriyê nasê destûrê Iraqê bikin lewma hemî gava em me metirsiyeka hey ser wê paşa roja ku destûrî plana wê danay. Belê em nuke wekî bêjin em evrûke behs kirin. Waqeê evrûke wisa ku em şên yani gejbîn bîn bo hindê ku hikmeta Mihemed Şîa Sûdanî ya rij de ser hindê ku wê karnama siyasî wê ittifaqa siyasî û minhacê xwe hikûmî encam bidet. Em jî peyrojê em teamülê gel hikmeta federalî dikin ve dîsa em pêgîrîn hemî babetên binûdê destûrê Iraqê û dîsan em pabendî wê rêxistina an awamel gel ئەتیلافە ئیدارە دەوڵە ئیمزا. بەڵێ دکتۆر خەلیل دەمانەوێت بزانین بابەتی بودجە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ دیف پێزانینێتمە ku بودجەیê timan bû tenê ser hindê ew xalamay ku pişka Herêma Kurdistanê bête cîgîrkirin dîv daxwaza me pişka me 17 sedeyê û em tenazîlê jî nakin heta ku bes dîv danostandina kadê tifaq ser çi hête kirin demê xwe de hête elan kirin ev pişka Herêma Kurdistanê nûke û taybet babetê naftê û tête munaqeşe kirin dîv zanînêt min bahra pitir ewan kêşe hatîne çareserkirin û behs kirin we em geşbînîn ittifaqekê ji ber ku babetê Xalîsî Nûrî hatiye behs kirin we babetê dîsa yê naftê û hemî tefahumeka hey navbeyna evê kabîna wizarî دکتۆر خەلیل کەواتە ئەم 200 ملیار دینارە وەکو هاوکاریە بۆ هەرێمی کوردستان نەک بکەوێتە بری بودجەوە. آخر بنیاد دا 200 milyar بۆ پڕکردنا ئەو کورتînana موچال Herêma Kurdistanê. Hikûmeta Federalî ew 200 milyarê terxan kirîn bû pڕkirina wê kورtînanê. Heta ku fermanberê herêmê bêbeş nebin ji ber hikûmeta federal baş zanîtin ka hikûmeta herêmê dihatiye wê çende û dihatiye sinûrî wê naftê pê wê me qasek hatiye kirin ku istihqaqa me nêzîkî wî kujmê paran e. ئێستا ئێمە لە مانگی 12 داین. حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی 11 داوە بە فەرمانبەرەکانی.
کەواتە لەگەڵ هاتنی ئەم 200 ملیار دینارە کە بۆ مانگەکانی 11 و 12 خەرج دەکرێت حکوومەت هەرێمی کوردستان ئیجبار کراوە بەوەی موچەی مانگی 12 بدا بە فەرمانبەران لە هەرێمی کوردستان یاخود سەرپشکە لەوەی بیدا بە موچەیان نا آخر حکومەتا هەرێمی پێتیڤێندێ ناکات کە حکومەتا فدرالی ئەوێ نەچارکەتن بەلکو بخۆ ئامادەیە هەر داهاتیەکی هەبیتن موچا و هەمی پێتیڤێندیت خزمەتگوزاریە دابین کەتن دیو داهاتی ئەکید ئەگەر ئەو داهاتی بێتن و کوژمە 400 میلیارانە پشتی و دیوانە چاودێریە دارایی گەلی یا هەرێمی و یا بەغدا و دیهەنە و حساباتت کوێت مالی ناوبینەوەدا دکتۆر خەلیل پرسیارەکەی من ئەوەیە واتە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستانی ئیجبار کردووە دەبێت ئەو 200 ملیار دینارە تایبەت بێت بۆ موچەی فەرمانبەران خەرج بکرێت بله آخر ئەو دەستپێکی من گوتی حکومەتا فدرال دەستپێکە تەرخانکردنا 200 میلیارە هەرش ساڵە 2021 وەرە ئان هەیوا پێنج یا 2021 وەرە بۆ هەندێک بۆ کورتهینانا موچای پڕکەتن نەبوو بابەتەکێ دی بەڵێ کەی بودجە دێتە پەرلەمان بەڵێ کەی بودجە دێتە پەرلەمان هیچ کاتێکی دیاریکراوتان هەیە ئەس چه تشتێ تاکید نینە لێ دیت نامن جولا بهێتن یاوان نزیکای وەفدێ حکومەت هەرێما کوردستانی دژارێکە دیهێتە بەغداڤە و ئەو بابەتا ڕێژا پشکا هەرێمی و دیسا پشکا هەرێمی گشتی لە بودجێ کادێچاوێتە داڕشتن ئەو دێ ئەو تفاق تمام ببیتن بودجە یا بدومایی چ کاتی و دێ ئەس بینم پشتی سەرێ ساڵێ دێکسەر ئێتە پەرلەمانی تایبەت لیژنا دارایی و دێ لیژنا سەر پێشبینیەکەن بە ئاسانی تێپەڕێنرێت ئەگەر اتفاقا سیاسی هەبووە پێشوەخت مادەم هەیە و مادەم تەفاهمێک هەیە ئەکید دێ زیکا پڕێوەچتن ئەکید بەڕێز دکتۆر خەلیل غازی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سوپاس بۆ بەشداریت